بەڕاستی ڕەوشی ئێستای نەخۆشخانەکەمان ئەتوانم بڵم فەرقی زۆرە لەگەڵ هەفتەیەک بەر لە ئێستا. ئێستا ڕێژەی نەخۆشەکان مەشکول دابەزیوە، ئێستا کەم بۆتەوە نیسبەی نەخۆش لێرە زۆر کەمە. لای ئێمە ئێستا 28 نەخۆشمان ماوە. ئەم 28 نەخۆشە ئەتوانین بیکەین بەخۆی دوو بەشە، بەشێکیانەژە چاودێری وردان لە قاوشی چاودێری وردە عینای مڕەکەزە، بەشێکشیان لە قاوشان لە وەحدەگانە. باشترین شت خۆپارێزیە، تێکەڵاو نەبوونی زۆر سەردانی نەکردنی زۆر لەگەڵ یەکتریا، تێکەڵاو نەبوون کەمە بەسم لەوەیە یعنی زۆر شوێن هەیە قەرەباڵخی نەکەن. باشترین شت ئەوەیە ئەگەر بچیت سەردانی شوێنە بکەی ئەگەر بزانین قەرەباڵخیشی لێیە، یعنی هیچی تێناچێت. ئەگەر تۆ ماسکێک ببەستی ماسکەکە ئەتوانم بڵێم زۆر شتێکی باشە بۆ خۆپارێزی لەم کاتەیە. ئەو بۆنە کۆمەڵایەتیانەی کە ئەکرا پێشتر باشترین شت دوای سەرم کاتیان نەکرێ. ڕاستە کە ئێمە ئەڵێن نسبەی نەخۆش ئێستا کەم بۆتەوە، سوپاس بۆخوا ئێستا باشترە وەکو لەوسا، بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە خەڵک خۆی پاراستەوە. بەڵام ئەگەر ئێستا بێت و توازە خۆپارێزی بێنیت و خۆ نەپارێزی ڕێژەکە پێم وابێت یعنی سەرەکەوێتەوە ئەوسا کە سەرکەوتەوە هەروەکو چۆن ماوە لەوم پێش، یعنی ئێمە تەسەوڕمانەکرد کارەساتێک ڕووبا لەم شارەیە خەریب و ئەبوو بە کارەساتێکی گەورەش. ڕۆژە بۆ لەم نەخۆشخانەی ئێمە زیاتر لە 14 بۆ 15 کەس کۆچی دوایان کردو بە نەخۆشی کۆرۆنا، یعنی ئەوە هەموو بەڵگەکانیش کە لێرە ئەوتانە لای خۆمان و لە بەردەستمانایە. سوپاس بۆخوا ئەوە چەند ڕۆژێکە شکور ئاماری مردنیش کەم بۆتەوە زۆر بەرەوکەمیێڕوە تا ئەم ڕۆژ تا ئەم دەقەیەوە کە من لێرەم شکوت تا ئێستا وەزع زۆر باشە، هیچ ئامارێکی مردوشمان نەبووە.